إمام ابن القيم رحمة خوای لێبێ فەرمێ قورآن پڕە لە باسی زوهدی دنیایی، پڕە لە ئیخباری بێئەرزشی دنیا، بێنرخی دنیا. وەکو خوای پەروەردگارە فەرمێ اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما وفي الآخرة عذاب شديد ومغفرة من الله ورضوان وما الحياة الدنيا إلا متاع الغرور. خوای پەروەردگارە فەرمێ ئەوە بزانن کە دنیا هیچ نییە ئیلا ئەوە نەبێ کە یاری و مەزاقی مناڵانە، وەکو یاری مناڵان لەعب. پاشانە فەرمێ لەهو، وەکو لە مناڵ بەرزتر کە گەنجانە مڕاهقانە جەحێڵانە خەڵکێک یاری بە شتێگەکە، پاش ئەوە چێتە تەمەنێکی تر و تەفاخڕون بەینەکم، شانازیەکە بەوەی سەرۆت و سامانی زۆر بووە بە کۆشکی هەیە، شانازیەکە بەوەی سیارەیەکی هەیە، شانازی بە شەهادەکەیەوەکە، شانازی بە سەروەت و سامان، شانازی بە وەچە و زوڕیەت و کەسوکار و دەسەڵات. وتكاثر في الأموال والأولاد. بەڵام خوای گەورە فەرمێ ئەمە هەمووی وەکو چییە؟ وەکو بارانە. أعجب الكفار نباته، وەکو کە چۆنم بارانە دێتە خوارەوە گژ و جایەکی شین هەمووی بەرزەکاتەوە و کابرای جوتیار دڵی پێی خۆشە و سەیرێکە بەرەکەتە، بەڵام زۆر نابە. ثم يهيج فتراه مصفرا، دوایەوە زەر دەبێ، ثم يكون حطاما، پاشان هەموویە بێتەوە بە پلوپوش. وفي الآخرة عذاب شديد، ئەم هەموو ڕەنجەی ئینسانەکان داویانە گەشت بۆتەوە لە بەرچاویان، وا ئەزانن خێر و بەرەکەتی دنیاە، بەڵام ئەگەر هاتوو بۆ خوا نەبوو لە دنیاشە هەموویە پوچێتەوە. بەڵام بۆ قیامەتی خوای گەورە فەرمێ وفي الآخرة عذاب شديد، سزایەکی زۆر بەژان زۆر سەخت دێتە ڕێگایان. یان ومغفرة من الله ورضوان، لێبوردنی خوای پەروەردگارە نەتیجەکەی، ڕەزامەندی خوای گەورەیە. چه سەرنجامێکە ئەمەیان، چه چارەنووسێکی دڵخۆشیە. هەموو ڕەنجیان داوە لە دنیاە، بەڵام خوای گەورە هەمویان جا کاتەوە لێکیان هەڵاوێرێ، ئەمەیان بۆ ئەهلی جەننەتەوە، مەشیان بۆ ئەهلی دۆزەخە، خوا لاماندا. بۆیە خوای گەورە فەرمێ وما الحياة الدنيا إلا متاع الغرور. هەموو سەرۆت و سامانی دنیا هەرەوەیە کە ئینسان گومڕاکە، ئینسان هەڕاڵەکە، ئینسان مەغرورەکە. آخر بۆیە خوای گەورە فەرمێ قل متاع الدنيا قليل، بڵێ سەرۆت و سامان و چێژی دنیایی شتێکی کەمە، بێنرخە، بێئەرزشە. والآخرة خير لمن اتقى ولا تظلمون فتيلا. ڕۆژی دوایی بۆ ئەو کەسەی کە ئەهلی تەقوایە، ئەوی دیندارە، ئەوی خواناسە، ئەوی ئەم ئیسلامەتیەی گرتووە ڕۆژی قیامەتی بەسە. خوای پەروەردگار وعدی پێداوە کە مادام لەسەر ئەم ڕێگایە و لەم غوربەتی ئیسلامە ئەم دینەی گرتووە، خوای پەروەردگار هەموو خێر و بەرەکەت و فەڕێکی، هەموو چاکەیەکی، هەموو شتێکی دێنێتەوە ڕێ و هەموو ئومێدەکانی لەوێ بۆ تەحقیقەکە. بەڵام خوای گەورە وەکو لۆمەکردنێک بەم خەڵکە و بەم عەبدانە ئەفەرمێ بەل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى. بەڵام ئێوە بۆ خۆتان ژیانی دنیاتان پێپەسەندترە، بەڵام بە تەئکید دنیا پڕخێر نییە، ئاخرەت پڕخێرە، و ئاخرەتیش ماوەیە و نەمرە و نافەوتێ. دەیسا ڕووبکەنە ئاخرەتتان، ڕووبکەنە ئەو خێرە گەورە و ئەو گەنجینە گەورەی کە خوای گەورە لەوێ بۆی داناون. بۆیە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلامە فەرمێ لە حەدیثی صحیحی ترمذیە کە ئەلبانی بە صحیحی ناساندووە، فەرمێ لو كانت الدنيا تزن عند الله جناح بعوضة ما سقى كافرا منها شربة ماء. ئەگەر هەر هەموو دنیا لە لای خوای پەروەردگار قیمەتی باڵی مێشولەیەکی هەبوایە، خوای پەروەردگار یەک قوم ئاوی بە هیچ کافرێک نەئەبەخشی. بەڵام هەر هەموو قیمەتی دنیا
لای خوای گەورە کەمترە لە باڵی مێشولەیەک. بۆیە ڕزقی کافر و مسلمان و هەموو نەوعیکی لێدا، ئینسان و گیان لەبەرانی تر هەمووی ڕزقی خۆیان وەرەگرن، بەڵام گرنگەوەیە ئینسانی مسلمان هەست پێ بکە کە ئەمە قۆناغێکە بەرەو خوای گەورە ڕۆی. ئێرە مەنزڵێکە لە مەنزڵەکانی وجود، ئێرە چێلگەیەکە و تۆوی خۆتی تیاچێنی، ئێرە خاکێکی یان بە پیتە یان دێمە، یانەوەی بە گوناحکاریت کردوتە بە خاکێکی دێم، ئەو هەموو دڕک و داڵەی کە تایەتی دوای دێنەوە سەرڕێت، هەموو کونجرەی گوناح و هەمووی لێت دەبنەوە بە قولاپەکانی سەر پردی سیرات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر گوناحێک لە دنیاە ئەبێ بە قولاپێک لەو قولاپانەی کە ڕێگا لە ئینسانەکە ئەگرن کە بەسەر پردی سیراتە ئەپەڕێتەوە، لە لەشی گیرە بن و ڕایە کێشنەوە بۆ دواوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەو پردی سیراتەی کە لە موو باریکترە و لە شمشێر تیژترە، مسلمانی وا هەیە بەسەریا ئەپەڕێتەوە وەکو چاوتروکانێک، وەک هەورە بروسکە، هەیانە وەکو هەوا، وەکو با بەسەریا تیژ تێپەڕە بێ، هەیانە بە ڕاکردنە ڕوا هەیە، بە ڕۆیشتنە ڕوا هەیە، بە هێواشی هەیە، بە چەمانەوە هەیە، بە دارەدارە ئەڕوا، بە گاگۆڵچێ ئەڕوا، ومنهم المخدوش المسلم، هەشیانە ئەوەندەی قولاب بەرکەوتووە بەڵام بە سەلامەتی ئەپەڕێتەوە، بەڵام هەشیانە ئەکەوێتە خوارەوە بۆ ناو جەهەنەم، خوا لاماندا. پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام فەرمێ اقتربت الساعة ولا يزداد الناس على الدنيا إلا حرصا ولا يزدادون من الله إلا بعدا. سيديام حديثة كان كإمامي حاكم روايتي كردو إمامي ألباني رحمة إخوان لبه بحسني دانا. سيدي كان براني برزم علي وصفي استاي إما أكا أو إلى أوروبايا يا أو إلى كردستانا. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي وقيامت نزيق بوا بلام سيدي أو خلقك روج بروج سورترن لسر دنيا، روج بروج زياتر لخوا دورة كونوا. او پیغمبری نازدار عليه الصلاة والسلام 1400 سال لمو پیش آوائی فرموا ابي استا اگر حالی مسلمانانی کردی ببینیایا چی بفرموایا لسر دورکوتنویان لمنهجی خوا، دورکوتنویان لتقوا، لدین، لخوا ناسی، لخوا پرستی، لدینداری، دورکوتنویان لحلال، ڕۆیشتنیان بەرەو حرام، بەرەو گوناح، بەرەو معصیەت، یاخیبوون، تاوان، گوناحکاری، زوڵم و جەبەروت، خوا لاماندا.